السلام عليكم ورحمة الله وبركاته. دەربارەی ڕێپێوانە مێژوویەکەی لەندەن بۆ پشتیوانی مامۆستاکرێکار بەئیزنی الله تعالی کە ئینشاءالله سبەینێ چوارشەمەیە، دوو سبەی پێنجشەمەیە، سێ سبەی کە ڕۆژی جومعەیە 12 بەئیزنی الله تعالی لە بەردەم MBC ئیتالی کە نزیکی ئیدوارۆدا پۆستکۆد شتەکەم داناوە لەسەر شاشەکە لە نزیکی ئیدوارۆد و های پارکە لە لەندەن گرتبوونەوە یا ڕێپێوان یا خۆپشاندان هەر ناوێکی لێ ئەنرێ ئەکرێت بۆ پشتیوانی مامۆستاکرێکار بۆ ئەو دۆخە ناڕەحەتەی تێدایە بۆ ئەوەی کەوا بەناحەق 12 ساڵ زیندانیاندا بەسەر بەبێ ئەوەی بچووکترین تاوانی کردی بێ مامۆستاکرێکار بەبێ ئەوەی شتێک سەلمێنرا بێ پرۆڤێک هەبێ ینی شتێکی زۆر مناڵە نەبوو هەر ڕاستەخۆ هاتن کۆمەڵێک قسێکە کردبوو ترانسلیتیان کرد لە ترانسلیتەکە کۆمەڵی شتیان بۆ زیاد کرد کە گوایە ئەمە بەنیازیشی خراپ و بەنیازی کاری کۆمەڵی شتی تیا کرابوو هەر زۆر مای گاڵتە جاریە بەڕاستی بەڵام چونکە ئیتالیا خۆتان زان زۆر یاسا شتیایە وەکو وڵاتەکانی تر ئەو بۆ شێوازە پەیڕەوی یاسا ناکات بۆیە باشترین وڵاتێک ئەوە قبولکە ئەوە بۆ ئیتالیا بۆیە نادیانەوە بۆ ئیتالیا بەرحاڵ ئەوەی کە زۆر گرنگە مسلمانێکی زۆر دێن بۆم ڕێپێوانە خەڵکانێکی زۆر دێن لە هەموو نەوەکان لە هەموو ڕەنگەکان کەسێکی زۆر دێ ینی بەجددی مامۆستاکرێکە عالمە مامۆستا کەسێکی دیاری کووردە و خەڵکێکی زۆر قەرزاری مامۆستایە و مامۆستایەکی زۆریش دێ ئەو بەردەوام مامۆستایان پەیام بڵاوەکەنەوە خەڵکی پەیام بڵاوەکەنەوە ئەتر ئەمڕۆ ڕۆژی موقیفە ئەو ڕۆژێکەوە ئابی هەڵوێست دەبێ ئەمە بچووکترین هەڵوێستی ئێمە بەڵام تۆ نازانی ئەم ڕێپێوانی کە ئەکرێ الله تعالی ئەیکا بەچی ئەیکاتە ئەداتی قەدەر بۆ شتێکی تر بۆ شتێکی گەورەتر ئێمە نازانین یعنی ئێمە بەس ئەوەی لە سەرمانە بیکەین برایەکمانە بێستی بە هاوکاریە بە موقیفێکمانە بێ هەر هیچ بۆ قیامەتی خۆمان لەبەرەوە ڕەحمەتان لێ بێن لە هەرکوێکی بەریتانیان بێن ئێستش کات ماوە ئەگەر کەسێک بیوێنەیە بیانی زۆرە وڵات جمعە نەبێ و دووشەمە بێ و نەبەخۆ ئەوانە بیانن دەردێڵێن ڕۆژە با ئیش نەبێ ڕۆژە با ڕاپاوە نەبێ خۆ ئەمری لە برسا با بە الله ڕەزاق کاکە ئەنی ڕۆژە بام ناڵنەچێت بۆ مەکتەب چی مشکلەیەکی تایە کاکە وەڵا بیانوو زۆرە بۆ کەسێک بیاوێنەیە کەسێکیش بیاوێ بێ بەئیزنی الله تعالی دێ ئەتوانێت ئێستش سێ ڕۆژی لە بەردەما ماوە لەبەرەوە بیانوو مەدەن بەدەستەوە بێن کاکە بێن شتێکی گەورەیە بێ دڵنیا بن چاوەڕێی هەمووتانین هەر کەسێک بێ ئێمە خزمەتێکین لەوێ ئەمە شتێکی گشتیە ئەمە شتێک نییە بڵێ لە کەسێکا دوو کەسا سێ کەسا کۆ بێتەوە نا مڵکی کەس نییە ئەم بابەتە ئەم خۆپشاندان ئەم ڕێپێوانە مڵکی کەس نییە تەنها شتێکی گشتیە ڕێپێوانێکی موسڵمانانی کووردە بۆ پشتیوانی بە لە مامۆستاکرێکار بۆ پشاندانی ئێمە کاکە گەر مامۆستا بێ کەس نییە ئەوە وای لێکرد هەر هیچ نەبێ کاکە هەر کاکە مامۆستا بێ کەس نییە ئێمە کەسی مامۆستاکرێکارین یعنی تۆ ئەوە شت پێ نەکرێت خوا ئێ وەڵڵاهی تر تۆ نەتوانی ئەو موقیفە بکە دەبان بران ئەمە مەڵەت شتێکی بۆ وەرگیراوە شتێکی نایاساییش ناکرێت بڵێ لەسەرمان بکەوێ شتێکی قانونیات و دژە قانونیات و توژی ناکاکە دڵنیا بن لەوە بەئیزنی الله تعالی شتەکە بە شێوازێکی یاسایی ڕێکخراوە و مەڵەت شتی هەیە و شتێکی واش ڕوو نادا کە دوایی کۆمەڵی خەڵکن ئاوا خەڵکی سار دەکەن نابرایانە ڕەحمەتان لێ بێ شتێکی نۆرمالە شتێکی عادیە هەر بە یاسا لێرە مەڵەتی دراوە و مەڵەت بە خۆپشاندان دراوە ئیتر کەسانێکیش ئەو قسانەکەن کەم تا زۆر گویان پێمەدە لە هەنێ شار پاس گیراوە لە هەنێ شاریش ئەبێ خەڵکی ئەو شارە خۆیان پاس بگرن یعنی بەجددی ئەوە ناتوانێت نەفرێک و دوو نەفەر بیکە بەڵام ئیتر ئەو نەیش ئەتوان ئەو برانێکەوە ساریان پێ بزان کێ لە دەوروبەرێن ئەڕۆ ساری پێ نیە بە ئەوانش بەرن خەرێکی زۆر گەورەیە ئاسانکاری بکەن چاوەڕێتانی لەوێ سلام علیکم ورحمة الله وبركاته